خەرمانەی وشەی ڕاوپەڕی و ناونیشانی ئاهەنگی مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی بوو کە بە هاوکاری دەنجی کۆمەڵ ڕادیۆی ڕانیە لە ساڵیادی ڕاپەڕینی ئاداری ساڵی 1991 دا سازیان کردبوو. سەرپەرشتیارانی ئاهەنگەکە ڕای دەگەێنن لە ڕێگەی ئەم ئاهەنگ و چالاکیانەوە یادەوەریەکانی ڕاپەڕین بەنەوەی دوای ڕاپەڕین ئاشنا دەکەن و هاوکات دەڵێن زەنگی هۆشیارکردنەوەی دەسەڵاتی کوردیشە. و بەنەوەی دوای ڕاپەڕین بڵێنکە و دەفەرە سەرمەشقی ڕاپەڕین بووە. ئێمە لێرەوە دژی زوڵم و ستەمی بەعەز ڕاپەڕێوین و لە ڕێگەی ئەو پەیوانەوە جاریشکە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بڵێن ئەو دەفەرە فرامۆژ نەکات، ئاگای لێبێت و ئەو دەفەرە خوێنی ڕشتووە، شەهیدی داوە، برینداری داوە. ئێمە سەرمەشقین لە ڕاپەڕیندا، بەڵام لە دواوی خزمەت گوزاریەکانین. شاعیران و هونەرمەندان بە پێشکەشکردنی بەرهەمە نیشتیمانیەکانیان جۆشی زیاتریان بە ئاهەنگەکە بەخشی و بەشداربووانی ڕاپەڕین و هونەرمەندانیش دەخوازن دەسەڵاتی کوردی بە ئاگا بێتەوە و چیتر یاری بە دەستکەوتەکانی ڕاپەڕین نەکات. پێم ئەوەیە لە بۆ کورسی، لە بۆ پارە، لە بۆ دەسەڵات بەڕاستی ئەو میلەتە برسی نەکرێ، ئەو میلەتە چۆک پێدا نەدرێ. هەمویان یەک بگرن لە چەند خاڵێکی هاوبەشدا، هەمویان ڕێکەون، یەک پەیامیان هەبێ بۆ بەغدا. بەداخ و کەسەرێکی زۆرەوە ئێستا ئێمە دەبینین کە هەمومان شاهدی ئەوەین کە بەدەست زوڵم و ستەمی دەسەڵاتی ناوخۆیەوە، بەدەست زوڵم و ستەمی چەند حیزبێکی دەسەڵاتداری کوردستانەوە 27 ساڵە دەستیان لە خورج ئەم میلەتەی ناوە، هەروەکو چۆن داگیرکەرانی کوردستان تەنجیان پێ هەڵسنیوین، ئەوانە خراپتر بە زۆرەشی دیکە تەنجیان بەم میلەتە مەزڵوم و ستەم دێ هەڵسنیوە. لە ئاهەنگەکەدا وێ ڕایبەشداری گەرمی هاوڵاتیانی دەڤەرەکە لیژنەی سەرپەرشتیاری چالاکیەکانی ڕاپەڕینی بەهاری 91 بەشدار بوون و پەیامی یەکڕێزی و پارێزگاری دەستکەوتەکانی ڕاپەڕینیان بە حکومەت گەیاند و داوای جێڕانەوەی قوتی زەوتکراوی هاوڵاتیان و خۆشگوزەرانیان دەکرد. لە کۆتایی ئاهەنگەکەدا شاعیران و هونەرمەندان و دەستەی سەرپەرشتیارانی ڕاپەڕین و ئاوازدانەرانی شارەکە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. ئاراز ڕەسوول، کەناڵی ئاسمانی پەیام، ڕانیا.